دیارە ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە و بە تایبەتریش لە باشووری کوردستانە ینی نەک لە باشووری کوردستان بەڵکو وەکو کەناڵی فەزایی ئەمە نزیکەی سی کەناڵی ئاسمانیمان هەیە و سەد تەلەڤیزۆنی نێوخۆیی هەیە و جگە لە ڕۆژنامە و ئاژانس و وێبسایت و ڕادیۆ ئەو شتانەی دیکە بۆ ئێمە ژمارەیەکی زۆر زۆر لە ڕاستیە بەڵام ئەگەر ئێمە تەماشا بکەین لە دوای نەوەیەکەوە کە دوو تەلەڤیزۆنی نێوخۆییمان هەبووە بەرنامەی تایبەت بە ژینگە هەبووە هەواڵی تایبەت بە ژینگە هەبووە بەڵام ئەمڕۆ لە ناو میدیا کوردیەکانە نایبینی تەنها لە کەناڵی ئاریان تیڤی نەبێ کە بۆ پەڕی خۆشحاڵی و شانازیەوە هەم بۆ کەناڵەکە هەم بۆ خودی منیش ماوەی 4 ساڵەوە بۆ ساڵی پێنجەمیش دەڕوات ئێمە بەرنامەی ژینگە پارێزی تۆمار ئەەکەین و هەفتانەیە بەرنامەکە و هەر هەفتەی لە ناوچە و لە شوێنێک و گرنگی ئەدەین بە پرسەکانی ژینگە بە کێشە ژینگەیەکان و هەروەها بە خستنە ڕووی ژینگەی سروشتیە و ناوچەیە و لەناو ئەو بەرنامانەش ئێمە چارەسەری دەخینە ڕوو ئەتوانم بڵم تا ئێستا زۆر ناوچەی باشووری کوردستان گەڕاوین و لەسەر زۆر زۆر پرس و بابەت ئێمە کارمان کردو تەنها خستنە ڕووی کێشە و چارەسەرەکانیش نییە بەڵکوم گرنگیدانە بە بابەتی فکر و فەلسەفەی ژینگە پارێزی کە لە ڕاستی ئەمە غیابە لە ناو بزودنەوەی ژینگە پارێزیشە و لە هەمان کاتا میدیاکان ڕۆڵێکی گەورە و گرنگ ئەبینن چکە دەسەڵاتی چوارە من لە خستنە ڕووی یان پیشاندانی یان دروستکردنی سەقافەی ژینگەی یان با بڵێن بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و هۆشیاری ژینگەی تاک بەڵام لێرە میدیا لە باشووری کوردستان و بە گشتیش لە کوردستانە نەیتوانیوە بە ڕۆڵ و ئەرکی خۆی هەڵبستێ بۆ گرنگیدان بە ژینگانی ئێمە بیرمان نەچێت ژینگە یەکە تەندروستی وەرزش وانە دەکەونە دوای ژینگەوە بەڵام دەبینیت ئەمڕۆ کەناڵی تایبەت هەیە بۆ ئاین کە پێویستە هەبێت ئەوە بابەتێکە ینی قسەمە لەسەرەوە نییە کە نەبێت کەناڵی تایبەت هەیە بۆ وەرزش بەرنامەی تایبەت هەیە بۆ تەندروستی هەواڵی تایبەت هەیە بۆ تەندروستی بۆ وەرزش بۆ سیاست بە هەمان شێوە بەڵام بۆ ژینگە نییە پرسیارەکە ئەوەیە بۆچی بۆ ژینگە نییە چونکە ژینگە پارەیان بۆ پایان ناکە چونکە ژینگەدا لە بەرژەوەندەکانیان چونکە ئەگەر خەڵک هۆشیار بێ بەرامبەر بە پارێزگاریکردن لە ژینگە بەرامبەر بە پارێزگاریکردن لە سەرچاوە سروشتیەکان لە ڕاستیە ئەو کاتە هۆشیارە بێ بەرامبەر بە تەواوی ئەو پێشێلکاریانەی کە ئەوان و سەرمایەدارەکان و ئەو سیستەمە ئەیکاتە سەر ژینگەکە و هەروەها ژینگە دەنگ بۆ ئەوان پایان ناکات بەڵام لە ڕێگەی دروستکردنی کەناڵ و بەرنامەی ئاینی و وەرزشی ئەوانەوە پێیان وایە کە دەتوان لەوێەوە کاریگەریەک لەسەر خەڵک دروست بکەن بۆی خەڵک لەو ڕێگەیەوە دەنگیان باتی بەڵام ژینگەوەیان بۆ ناکات بە پێچوانەوە گوتم ژینگە و شێرانەکە لە بەرەوان گرنگی بە بابەتی ژینگە نادەن و ژینگە لەلای ئەوان وەکو بۆشایەکە بینرێتەوە بۆ منە زۆر جارێ لە ناو میدیاکانە کە تۆ کاتێک دەبینی بۆشایەکیان هەیە باشە نازانەوە بەرنامەی خۆیان بەچی پڕکەنەوە پەیوەندیەکان فلان لەسەر فلان پرس لەسەر فلان بابەت واتە ژینگە نەچۆتە ناو بەشێک لە پرۆگرامی ئەوانەوە پرۆگرامی میدیاکانەوە بەگشتی مەبەسمە و لە ناو بەرنامەکانیانە بۆ نەجێگی نەبووتەوە بەڵکم لەکوێ بۆشایەکیان هەبێ هەوڵێن بە ژینگە پڕیکەنەوە یاخود ئەو پرسانەی کە ڕۆژانە و ڕژێنریان دروست سەکری یاخود بۆنە لە بەهارانە یاخود لەو کاتی کە بۆ نمونە ئاگر ئەکەوێتەوە یاخود زۆر جاری شەیە کە بۆ نمونە پرسی ژینگەش بە خراپ ینی ئەوان لە دەستی ئەگرن یعنی زۆر جارەیە بە زیانی ژینگە بۆ نمونە کۆتایی دێت لێرەشا بۆچی بە زیانی ژینگە کۆتایی بێت چونکە ڕۆژنامەنووسی ژینگەیان نیە یعنی بە چۆن ڕۆژنامەنووسی وەرزشی هەیە چۆن ڕۆژنامەنووسی سیاسی هەیە چۆن ڕۆژنامەنووسی هونەری و ئاینی و ئیلە ئاخری هەیە پێویستە بە هەمان شێوە ڕۆژنامەنووسی ژینگەیی شەبێ و هەموو ئەو راپۆرتانەی کە لە یان ئەو بەرنامانەی کە لە ناو میدیاکانیشا دەربارەی ژینگە ڕات پێویستەکە لە فلتەری ڕۆژنامەنووسی ژینگەیەوە تێپەڕێت یاخود ڕۆژنامەنووسی ژینگەیی بەو ئەرکە هەڵسێ ئەگەر هاتوو بەم ئەرکاڵ نەسات هەندێک جار هەیە دەکرێت بە زیان بۆ ژینگە کۆتایی پێبێ کە ئێمە زۆر جاریش بینی ومانە هەر لە کوشتنی ئەو پەڵنگەی کە لە یەکێک لە ناوچەکانی کوردستان هەبوو کە یەکێک لە میدیاکان راپۆرتی لەسەر کرد و لە میدیا بڵاو بوویەوە و هەروەها بوونی ئەشکەوتی کوونە شەمشەم لە ناوچەیەکی وەکو دەربەنیخانە لە دوای راپۆرتێکی ڕۆژنامەوانی حکومەتبیری لەوە کردویان لە راپۆرتەکە پێشنیارەوە کرێت کە بۆ جادە نەبراوە بۆچی گەشتیار ڕوو لەم ناوچەیە ناکات بەڵام حکومەت لە ئەم ساڵا بیری لەوە کردویان بیریان لەوە کردەوە خستیانە پرۆژەشەوە و چووە بواری جێبەجێکردنیشەوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ڕامەنگرە و پرۆژەیە کە ویش خۆی لە سێ قۆناغ ئەبینیەوە قۆناغی یەکەمیان ڕاکێشانی جادە بوو قۆناغی دووەمیان با بڵێن دروستکردنی پلیکانە بوو بۆ ناو ئەشکەوتەکە قۆناغی سێم بردننی ڕووناکی بوو بۆ ناو ئەشکەوتەکە یعنی ئێمە شتێکی زۆر زۆر سەیرە ئەشکەوتێک شەمە کوێرەی تایە شەمە کوێرە ئەزانی بە شەوا جوڵەکە تۆ بڕۆی جادەی بۆ بەری بڕۆی پلیکانی بۆ بەری ڕووناکی بۆ بەری یعنی لەکوێی دنیا هەیە کاتێک کە تۆ ناوچەیەکی بەم جۆرە دێ بۆ شێوازە مەسەلەن بێ دەزرێژی بکەیتە سەر وهانی خەڵک بدەی بڵێ ئەبێ لە ڕاستی خۆی لە خەڵک بپارێزرێ بەڵام تۆ دێ ئاسانکاریەکەی بۆی گەشتیار و خەڵک بڕۆ ئەمە بەهۆی چیەوە بەهۆی یەک هەڵی یەک ڕۆژنامەنووسەوە کە هات راپۆرتێکی کرد وەم پێشنیارانی خستە ڕوتیایە لەبەر ئەو بابەتەیە کە بابەتی ژینگە تاوەکو ئێستا لە ناو میدیاکانە نەبوو بە پرسێکی گرنگ و تەنها وەکو پڕکردنەوەی بۆشایەکە و لەوە زیاتری چی دیکەن